لە ئیدارەی سەربەخۆی سۆران قوتابخانەیەکی تایبەت بە نەخۆشانی داون مەنگۆل دەکرێتەوە. داوا لەو خێزانانە دەکرێت کە نەخۆشی داونیان هەیە بە زووی سەردانی پلانی پەروەردەی قەزاکانیان بکەن. سڵاوتان لەوێت، من پشتیوان کەریمم لە یەکباسی ئەمڕۆدا قسە لەسەرکردنەوەی ئەو قوتابخانەیە دەکەم. لە هەنگاوێکی تازەدا لە ئیدارەی سۆران قوتابخانەی تایبەت بۆ توشبانی نەخۆشی داون یان کوردەواری گوتەنی مەنگۆل دەکرێتەوە. یەکێک لەو کەسانی سەرپەرشتیم کارە دەکات بە یەکباسی ڕاگەیان لەسەر ڕاستپاردەی هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە هاو ئاهەنگی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران دەستمان کردووە بەکردنەوەی قوتابخانێکی تایبەت بۆ نەخۆشانی مەنگۆل. دەشڵێت ئەو خێزانانەی نەخۆشی داونیان هەیە دەتوانن سەردانی بەشی پلانی پەروەردەی سنوورەکانی قەزاکانی سۆران ڕواندز مێرگەسۆر چۆمان بکەن بە مەبەستی تۆمارکردنی ناوەکانیان بۆ ئەوەی بزاندرێت لە سنووری هەر پەروەردەیەک چەند توشبووی ئەو نەخۆشیە هەیە. پێویست دەکات لە هەر پەروەردەیەک قوتابخانێکی تایبەتیان بۆ بکرێتەوە. ئەو کەسەی کە نەیویست ناوی ئاشکرا بکرێت لەم بارەیەوە زانیاری ورتری بۆ یەکباس خستە ڕوو. گوتی بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران مامۆستای تایبەت بۆ قوتابخانانە دابین دەکرێن و بۆ ئەوەی منداڵانی توش بوو بە مەنگۆل بە پرۆگرامی تایبەت ڕابهێنرێت. ئەمەش دەبێتە کار ئاسانیەکی زۆر بەو خێزانانەی توشبووی مەنگۆلیان هەیە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سۆران 209 توشبووی مەنگۆل هەن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. زیرەک قادر بەرپرسی بەشی خاوەن پێداویستی تایبەت لە بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سۆران لەم بارەیەوە قسەی بۆ یەکباس کردو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 101 توشبووی مەنگۆل لایەن تۆمار کراوە موچە وەردەگرێت. جگە لەوەش 108 توشبووی دیکە مامەڵەیان تەواو بووە و بۆ ئەوەی موچەکانیان بۆ ببڕێتەوە چاوەڕوانە. بە یارمەتی هاوکارانم یەکباسی ئەمڕۆمان پێشکەش کردن. خواتان لێبێت.